شە بەڕێزان ئێمە هەر لەسەر ئەم بابەتە هێرشی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا و دەستگیرکردنی مادۆرۆ و سەرۆکی ئەو وڵاتە دەمانەوێت قسەی زیاتر و پرسی زیاتر بکەین میوانمان هەیە میوانەکەمان زۆر بەڕێز مایکل پرێژن ئەفسەری پێشووی هەواڵگری ئەمریکا ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە بەرز پرێژن سلااوان لێبێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 ئەم هێرشەی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا و دەستگیرکردنی مادۆرۆ سەرۆکی ئەو وڵاتە چیمان پێڵێ ئەمە پێمان دەڵێ کە ئیتر سیاسەتی ئەمریکای نوێ لە ئەمریکای لاتین ئەبێ پەیڕەو بکرێت. ئەمە سیاسەتێکە کە لەو کاتەوەی ئیدارەی ترامپ دەست بەکار بۆ جێبەجێ دەکرێت چەندین جار گروپە بازرگانە مادە هۆشبەرەکانیان ئاگادار کردوێتەوە چەندین جار کارتێڵەکانیان ئاگادار کردوێتەوە کە بەم شێوەیە مامەڵە نەکەن و مادۆرۆ چەندین جار ئاگادار کراوەتەوە و هەفتەیەک بەر لە ئێستا لەگەڵ سەرۆک ترامپ گفتوگۆی کردووە کە داوای لێکراوە ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکا بکات و بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەمریکا نەکات. باش بەڕێز پرێژن سەرۆک ترامپ ئەم ئێوارەیە گوتی ئێمە لە ڤەنزوێلا دەمێنینەوە خۆمان ڤەنزوێلا بەڕێوە دەبین تا ئەو کاتەی دەسەڵات دەگۆڕدرێت کەواتە ئەم پەیامێکە بۆ ئەوەی کە گۆڕینی ڕژێمی بەدواوەیە. ئەمە ئەو شتەیەکە نیگەرانی لێکەوتێتەوە ئەو قسەیە کە دەکرێت ئەمریکا لەوێ دەبێنێتەوە وڵاتەکە بەڕێوە دەبات وەک ئەوەی وەک عێراق وایە کە لە ساڵی 2023 هێرشی کرایە سەر ئێستا لە ڤەنزوێلا هاوشێوەی عێراق شەڕی تائیفی نییە مادۆرۆ هەڵبژاردننی کردووە بەڵام ئێستا کە من دەڵێم ئایا ئەمریکا لە ڤەنزوێلا هاوپەیمانی هەیە یاخود نا ئەوەی ئێستا ئەمریکا پێویستە بیکات دەبێت سەرنج بخاتە سەر سەرکردەیەکی بەهێز لە ڤەنزوێلا و لە ڕێگەی دیموکراسی و هەڵبژاردنەوە کە بێتە سەر حکوم و هاوپەیمانی ئەمریکا بێت. ئایا ئەگەر ئەمریکا هێز بەکار بێنێت و سەربازەکانی بنێرێتە ناو ڤەنزوێلا بەڕاستی ئەمە شتێکی خراپ دەبێت ئەمە هاوشێوەی ئەوەی عێراق نییە کە لە ساڵانی ڕابردوو ڕووی داوە ئێستا دەبێت ئەمریکا هاوکار بێت کات لەسەر ئەوە بکات کە حکوومەتێک سەرکردەیەک بێتە سەر حکوم هاوپەیمانی ئەمریکا بێت و ڕێگە بدات وڵاتەکە جارێکی دیکە بنیاد بنرێتەوە. ئێستا لە ڤەنزوێلا هاوپەیمانێکی مادۆرۆ نییە. باش بەڕێز پرێژن هەر سەرۆک ترامپ زۆر بەڕاشکاوانە دەڵێت لە هەر کاتێک لە هەر شوێنێک بمانەوێ هێرش دەکەین پرسیار ئەمەیە ئەمە چه پەیامێکی پێیە بۆ نەیارانی ئەمریکا؟ من پێم وایە هەر دژمنێکی ئەمریکا ئێستا نیگەرانن بیر لەوە دەکەنە چی بەسەر ئەوانیشدا دێن. رووسیا ئەو با بڵێن ئەو سیستمە بەرگری ئاسمانیانی رووسیا سیستمە بەرگری ئاسمانیەکانی چین نەیانتوانی ئێران بپارێزن لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر وڵاتە و بە هەمان شێوە سیستمەکانی بەرگری ئاسمانی رووسیا شەوی ڕابردوو لە ڤەنزوێلا شکستیان هێنا نەیانتوانی ڤەنزوێلا و مادۆرۆ بپارێزن بۆیە ئەمریکا پەیامێکی هەبوو لەم هێرشە پەیامەکەی ئەوەیە هەر لە هەر شوێنێک هەر کەسێک ببێتە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا ببێتە هەڕەشە بۆ سەر هاوڵاتیانی ئەمریکا چارەنووسیان بەم شێوەیە دێت بەم شێوەیە سەرکردەکانیان چارەنووسیان دەبێت و ئەگەر چین و ئەگەر بڵێن چین یاخود رووسیا یاخود بنیامین نەتەنیاهۆ شتێکی لەم شێوەیە بکات و
با بڵێن دەستگیر بکرێن یان کەسایەتیەک و سەرکردەیەک هاوشێوەی مادورۆ دەستگیر بکرێت. ئەمە هەموو لەسەر ئاستی نێودەوڵەتی نیگەرانی لێ دەکەوێتەوە. ئەم هێرشێک ئەمریکا لە ڤەنزوێلا کردی هێرشێک بوو تەواو یاسایی بوو و دەبێت هەموو ئەوانەی کە ئێستا نیگەرانن لەم هێرشانەی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا ئەوانەی کە نیگەرانن لەوەی ئەمریکا هێرشێکی لەم شێوەیە بکەن دەبێت قسەیشیان هەبێت لە کاتێکە ئەردۆغان هەر سەرکردەیەکی دیکە بە شێوەیەکی نایاسایی مامەڵە دەکات دەبێت ئەوانیش وەک چۆن قسە لەسەر ئەمریکا دەکەن قسە لەسەر وڵاتانی دیکەش بکەن کە زۆر باشەواتە بەڕێزە پرێژن یعنی ئەم کارێک کە کرا ئەم هێرشە بۆ سەر ڤەنزوێلا ئەم گۆڕانکاریە لە ڕژێم لە دەسەڵات لەو وڵاتە زۆرێک لە چاودێران دەڵێن ئەم گۆڕانکاریانە سەرتاسەری جیهان دەگرێتەوە لە زۆر شوێنی تری جیهانیش ڕەنگە هەمان شت ئەمریکا دووبارەی بکاتەوە. من دەمەوێت بزانم مەترسی ئەمە لە چیدایە. ئەگەر بەباشی سەیری دۆخەکە بکەین ئەمە کردەوەیەکی یاسایی بوو لەلایەن ئەمریکاوە ئەنجامیدان. مادۆرۆ چی کرد؟ ئەردۆغان، قاتار، حەماس، حیزبوڵڵا، ئێران هەموو هاوپەیمانەکانیان لە دەست داوە و ئێستا ئەمریکا هەژمونی خۆی سیاسەتی خۆی سەپاندووە لەسەر تەواوی جیهان تا ڕادەیەک لە بواری وەبەرهێنانی نەوت و گاز. ئێستا لە کاتێکا کە وڵاتانی دیکە هەژمون و هاوپەیمانی خۆیان لە دەست داوە بۆ ئەمریکا سود و قازانجە کە ئەم هەژمونەی خۆی بەکاربێنێت و لە بواری وزە و گاز وەبەرهێنان بکات و سەرکردەکانی دیکە کاتێک کە هەڵە دەکەن چ بەرژەوەندیەکی بۆ ئەمریکا هەیە چ سود و قازانجێکی بۆ ئەمریکا هەیە. ئایا ئێمە با پرسیارێ بکەین ڕوخانی ڕژێمی ئێران لە سود و قازانجی ئەمریکایە؟ بەڵێ وایە لە قازانجێتی. بۆیە دەبێت ئێستا سەرنجمان لەسەر سیاسەتی ئەمریکا بێت لە چ لایەک قازانج و سوودی هەیە لە بەرامبەر ئەوەی کە سەرکردەیەک و وڵاتێکی دیکە هەڵەیەک بکات. بۆ نمونە مادورۆ کاتێک کە هەڵەیەکی کردووە ئەو کاتێک کە لە حکوم بوو لە بەرژەوەندی ئەمریکا بوو شکایەوە. زۆر باشە بەڕێز پرێژن هەر سەرۆک ترامپ ئەمڕۆ زۆر بە ڕاشکاوانە دەڵێ ئەگەر من سەرۆک نەبوومایە لە ئەمریکا ئێستا ئەمریکاش وەک ڤەنزوێلای لێدەهات. خوێندنەوەتان بۆ ئەو قسانە چییە؟ ئەو باسی تەواوی ئەو کەسانە دەکات ئەو کۆژبەرانە دەکات کە لە سەردەمی ئیدارەی بایدن هاتنە وڵاتەکەەوە کەسانێک بوو کە کردەوەی خراپیان ئەنجام دەدا کاری نایاسایی و تندوتوژیان ئەنجام دەدا. هەر بۆیە سەرۆک ترامپ بەم شێوەیە باسییان دەکات دەڵێ ئەو کەسانە کە بە شێوەیەکی نایاسایی هاتوون کردەوەی خراپیان ئەنجامدا وڵاتەکەیان تێکداوە ئەگەر ئێمە ڕێگریان لێ نەکەین وڵاتەکەمان بارودۆخی خراپتر دەبێت. ئێمە ئێستا تەواو ڕاشکاوین بەرامبەر ئەو کەسانەی کە هەڵەمان بەرامبەر دەکەن سیاسەتی خۆمان دەسەپێنین. ئێستا ڤەنزوێلا لە سەردەمی مادورۆ تەواوی سنوورەکانی کردبوویەوە و بازرگانی مادەی هۆشبەریان دژی ئەمریکا ئەنجام دەدا و مادەی هۆشبەریان هەناردەی ئەمریکا دەکات کارێکی خراپیان بەرامبەر بە ئەمریکا دەکەێت و زۆر شت ڕوویداوە لەم چەند ساڵەی ڕابردوودا کە لەژێر سەرکردایەتی مادورۆ بووە. ئەگەر ئیدارەی ترامپ بەو شێوەیە مامەڵی لەگەڵ مادورۆ نەکردایە زۆر خراپتر دەبوو. بەڕێز پرێژن سوپاسی دەکەم ئەمە دوا پرسیاریشە بۆ ئێوە. پێت وایە ئەم هێرشەی ترامپ باوای ناوبنین ئەم هێرشەی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا ئاکامی خۆی دەپێچێ و ئەمە سەرەتای دووبارەبوونەوەی یەکجەمسەریە لە جیهان کە ئەمریکایە؟
نەخێر سەرۆک ترامپ هاوسەنگی دەوێت هاوسەنگی لە تەواوی جیهان دەوێت ئەمە دەبێتە سەرکەوتنی سەرۆک ترامپ و مادورۆ ئەو کارانەی کە دەیکرد کاریگەری لەسەر تەواوی جیهان دەبوو و ئەم هێرشەی کە کراوەتە سەر ڤەنزوێلا کاریگەری باشیشی لەسەر وڵاتانی دیکە رووسیا و چین و تەواوی وڵاتان دەبێت ئەمە پەیامێکیشە بۆ وڵاتانی دیکە کە بەم شێوەیە مامەڵە بکەن و ئەمریکا ئەگەر بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵدا بکرێت دەکرێت ببێتە هاوپەیمانێت بۆ نموناگەر مادۆرۆ بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵ سەرۆک ترامپ و ئیدارەی ترامپ بکردایە دەکرا بووبوونایە هاوپەیمان بەڵام بەو شێوەیە نەبوو و ئەمە پەیامێکە بۆ وڵاتانی دیکەش ئەگەر بە شێوەیەکی باش مامەڵە بکەن و چه عێراق بێت چه وڵاتێکی دیکە بێت بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن ئەمریکاش دەبێتە هاوپەیمانیان زۆر باشە زۆر بەڕێز مایکل پرێژن دەفتەری پێشووی هەواڵگری ئەمریکا ڕاستەخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە.